بەرەزان خۆشەویستان پێخۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی کشتیاریدا بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بینەوە بە ئومێدی ئەوەی بابەتەکانی بەرنامەکە جێگەی ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بێم. بەرنامەی ئەم جارەمان تایبەت ئەەکەین بە یەکێ لە بەروبوومە کشت و کاڵیەکان کە ئەویش بەروبوومی یۆنجەیە. دیارە ئێمە لە ئاماد بەرنامەکانی پێشوە ئیشارەتمان بەوە کردوتمان بەرەمە کشت و کاڵیەکان ئەتوانی لە ڕێی پۆڵێنکردنەوە دابەشیان کەی بە چەند بەشێکەوە. مەسەرەن بۆ نمونە ئەیان ئەتوانی بە گوێرەی وەرزەکان بڵێ کۆمەڵێکیان ئەمانە بەروبوومی زستانن، کۆمەڵێکیشیان بەروبوومی هاوینن، یا ئەتوانی بڵێ لە ڕووی تەمەنەوە ئەمانەیان بڵێن ساڵێک تەمەنیان هەیە، هەیانە 2 ساڵ، هەیانە تەمەنیان درێژترە و هەروەها ئەشتوانی لە ڕووی ئابوووریەوە دووبارە دابەشیان کەیتەوە بۆ نمونە قسمێکیان دانەوێڵەکانیان پێ ئەوترێ وەکو گەنم و جۆ و گەنمەشامی و برنج و ئەمانە، هەندێکیان پاقلەمەنەکانیان پێ ئەوترێ، هەندێکیان ڕیشاڵەکانیان پێ ئەوترێ یا زەیتیان پێ ئەوترێ بە گوێرەی پۆڵێنکردنەکە. ئێستا ئەم بەرهەمەی کە ئێمە ئەم جارە باسی ئەەکەین کە یۆنجەیە یەکێکە لە بەروبوومە ئالیکەکان المەحاصیل العەلەفیە کە بڵێن زیاتر برا جوتیارەکان بۆ یا ئەمانەی کە ئاژەڵیان هەیە پشتی بێ ئەبەستن و ئەیچێنن. تەمەعاً ئەمیش بڵێن بەرهەمەکان زۆرن، تۆ یۆنجەت هەیە، شەوەرت هەیە کە بە بڵێن عەرەبیەکەی ئەرجەت وەل بەرسیم یا گەنمەشامی سپیەکەی کە زیاتر بۆ ئەو مەبەستە بۆ ئالیک بەکارهێنرێ هاڕینی لەگەڵ هەندێ شتی ترا. تەمەعاً یۆنجە کە ئەم جارە باسی ئەەکەین بڵێن یەکێ لەو بەروبوومانەیە بزانین بڵێن لە چوو وەرزێکە ئەچێنرێ. عادەتەن یۆنجە لە 2 وەرزە ئەچێنرێ، لە 2 وەرزە ئەچێنرێ، وەرزێکی وەرزی پایزەیە، وەرزێکیشی وەرزی بەهارەیە، لە بەهارەشا ئەچێنرێ. بڵێن ئەم دوو وەرزەش کە یۆنجەی تیا ئەچێنی عادەتەن وەرزە پایزیەکەی لە وەرزە بەهارەکەی باشترە. بۆچی وەرزە پایزەکەی لە وەرزە بەهارەکەی باشترە؟ چونکە لەو سەرەوە لە بەهارە بڵێن مەجای وەختێک کە بڵێن سەرما کۆتایی پێیەت و جارێکی کە دەزەکاتەوە بە گەشەکردن، ئەم بنجبەست بووە یۆنجەکە، بنجبەست بووە گەشەیەکی چاکەکە. دوای ئەوەش بڵێن کێشەیەکی یۆنجە ئەوەیە کە بڵێ نەباتی یا ڕۆکی خەیاتەی لەگەڵایە زۆر جار کە هەر لەگەڵ تۆوەکە تێکەڵی ئەبێ. ئەم ڕۆکی خەیاتەیە ئەگەر لە پایزە چاندت لە زستانە لە ناو ئەچێت و گەشە ناکە، ینی پێش ئەوەی کە تۆ بکە تۆوەکەی تیا ئەچێت، کە ئەتوانین بڵێن ئەم گیاخەیاتەیە گەورەترین کێشە و گەورەترین مشکیلەیە بۆ یۆنجە. بەڵام وەرزە بەهارە تەمان کە ئەمەش کەی ئەچێنرێ ئێستا، بۆیە ئەم کاتەمان هەڵبژاردووە ئێستا لە 15 بەولاوە، ئێستا لە 15 بەولاوە دوای ئەوەی کە زۆربەی بەروبوومەکان هاوینەکان کۆتاییەت وەرزی چاندنی یۆنجە یێتە پێشەوە، وەرزی چاندنی یۆنجە یێتە پێشەوە. وەرزە بەهارەکەشی کەی ئەیچێنن لە مانگی 2 بەدواوە، لە مانگی 2 بەدواوە، لە مانگی 2 3. عادەتەن زۆربەی ڕۆکەکان کاتێک کە پلەی گەرما یێتە خوارەوە بە شەوان ئەگاتە نزیکەی 4 پلەی سەدی، ئەم ڕۆکانە هەمویان لە گەشە ئەوەستن. هۆکاری وەستانی گەشەکەشیان لەو کاتا ئەوەیە کە پلەی گەرما یێتە خوارەوە، ناتوانێت لە ڕێی ڕێگەوە سوود لەو مادە خۆراکیانە بکات کە لە ناو ئەرزا هەیە، توانای مژینی نییە، بۆیە لە گەشە ئەوەستێت و هەتاکو جارێکی تر بڵێن کەشوهەوا گونجاو بێتەوە. پلەی گەرما کە ئەچێتەوە سەر و 4 پلەی سەدی لە حوتەوە بۆ دەخۆی لەدەوە بەرەبەرە دەزەکا بە
کزی گەشە هەتاکو ئەگاتە چوار لە چوارە ئەوەستێ وەرزە پایزەکەشی ئەتیادی گەشەی خۆی ئەکا هەتاکو ئەگاتە مانگی بڵێن کۆتایی یانزە و مانگی دوانزەوانە عادەتەن لە ناوچەی ئێمە مانگی دوانزە و یەک ئەو دوو مانگە ساردە زیاتر و وەستانی گەشەی ڕۆکەکان ئەمان بن یا گەنم یا هەر بەرهەمێکی تر بێ لە وەرزە ئەوەسێ گەشەکەی کەم ئەبێتەوە. تەبعاً بۆ مەسەلەی چاندنی یۆنجەش بڕی ئەو تۆوەی کە بەکاری ئەهێنی بۆ دۆنمێک عادەتەن نزیکەی 10 تا 15 کیلۆیەکە کە بەکاری ئەنی بۆ چاندنەکەشی لەبەر ئەوەی یەکێکە لەو تۆوانە کە تۆوەکەی وردە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ڕێک و پێک و گونجاو دابەش بێ باشتر وایە بەقەدەر خۆی لەگەڵ گڵێکی بێژاوە یا لەگەڵ لمێکی زۆر ورتە تێکەڵکەی بۆ ئەوەی بە شێوەیەکی یەکسان لە ناو ئەرزەکە بڵاو بێتەوە. ئامادەکاری ئەرزەکەش بۆ یۆنجە عادەتەن تۆ لەبەرەوەی کە یۆنجە 1-2 ساڵێک زیاتریش ئەمێنێتەوە لە ناو ئەرزەکە ئامادەکاریەکی باشی بۆ بکەیت لە پێشەوە کێڵانێکی قوڕبی کێڵی اینجا کێڵانی دووەمیش و دوایی بە خەرماشە ئەرزەکە تەختکەی اینجا تۆوەکە بکەی بە ئەرزەکەەوە بۆ شێوازەی کە باسمان کرد کە لەگەڵ خۆڵا تێکەڵیکەی و تۆوەکەش لەبەر ئەوەی کە زۆر وردە عادەتەن پێویست ناکەم کێڵان وشتی وای بۆ بکێڵی بە وەسیلەیەک هەوڵ بدەیت کە وای لێ بکەی بە چینێک یا لایەیەکی کەمی تەنکی خاک دایپۆشی اینجا ئاودانێکی لەسەر خۆ ئاوی بی لەبەر ئەوەی کە تۆوەکەی زۆر بڵێن وردە بۆ ئەوەی کە تۆوەکە ئاو نەیبا. عادەتەن یۆنجە بڵێن دوای ئەوەی کە تۆ ئەیچێنی پاش فترەیەک کە دەست ئەکا بەڕوان بڕی ئەو بڵێن بەرهەمەی کە تۆ لە دۆنمێکە وەری ئەگریتەوە بۆ مەسەلەی بڕینەوە 6 تا 8 جار ئەتوانی بیبڕیتەوە 6 تا 8 جار مانگێک بۆ 45 ڕۆژ هەموو 45 ڕۆژ جارێک ئەیبریتەوە بۆ زانینی کاتی بڕینەوەکەشی کاتێک کە بەرزی ڕۆکەکە تقریبەن ئەگاتە نزیکەی 45 سانتیمەترێک یا لە ڕووی پێگەیشتنەوە بڵێن لە ناو ئەرزەکە ڕۆکەکە دەستی کردووە ڕێژەی 15 هەتاکو 20 دەستی کردووە بە گوڵکردن ئەو وەختە پێگەیشتووە تقریبەن وای لێ هاتووە کە مادەیەکی خۆراکی چاکی تێدایە بە عەمەلی ئەوەیە کە تۆ ئەگەر بڕیت وشکی کەیتەوە بیەی بە ئاژەڵەکە و بڕی ئەو بڵێن بەرهەمەش کە تقریبەن تۆ دەست دەکەوێت لە دۆنمێکە نزیکەی 6 تا 8 تەنت دەسەکەوێ وەکوین. بەڵام ئەگەر ویستت یۆنجە بەکاری بێنی بۆ تۆوەکەی بەکاری بێنی ئەوسا ئەبێت تۆ بڵێن لە کێڵگەکە ڕێژەیەکی زۆر گوڵکردنی تیا بوو بێت تەواو گوڵی کرد بێت اینجا بڵێن بیبڕیتەوە بۆ تۆ بەکاری بێنی. عادەتەن بڕی ئەو تۆوەش کە دەست دەکەوێت لە دۆنمێکە نزیکەی 100 تا 150 کیلۆ بڵێن تۆوت دەسەکەوێت لە دۆنمێکە. تەمان ئەوەی کە ئەمانوێت لێرە شادیسان ئاماژەیەکی پێبێن ئەوەیە ڕۆکی یۆنجەش بڵێن یەکێ لە سیفاتەکانی ئەوەیە لەو پاقلەمەنیەکانە لە پاقلەمەنیەکانە توانای بەپیتکردنی ئەرزی هەیە یعنی لە ناو ڕێگەکەیە جۆرە بەکتریایەک هەیە پێ ئەوترێ بەکتریای گرێ نایترۆجینی العقد الجەزریە ئەمە توانای جێگیرکردنی نایترۆجینی هەوای هەیە ئەرزەکە بەپیت ئەکات. دوای ئەوە یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی یۆنجە بڵێن یەکێکە لەو بەرهەمانەی کە ڕێژەیەکی زۆر مادەی خۆراکی تایە بە تایبەتی مادەی پرۆتینی کە بڵێن لە کاتی وشبوونەوە بۆیە پێویستە یۆنجەکە باش پێ بکە بۆی ئەو مادە خۆراکانەی کە تایەتی بڵێن تەواو
پێبگات و یۆنجەکە ناسک و ئاوی دەرنەچێت یعنی ڕێژەی وەزنی وشکی لە کاتی بڕینە زۆر بێ کاتە تایبەتمەندیەکانی ڕێژەیەکی باش پرۆتین و مادەی خۆراکی تایە دوای ئەوە یەکێکە لەوانەی کە ئەرز بە پید ئەکا بۆ هۆی جێگیرکردنی مادەی نایترۆجینەوە لە ڕێگەی بەکتریایەکەوە کە لە ناو ڕێگەکانیا هەیە. ڕۆکی یۆنجە وەکو سەرجەم ڕۆکەکانی تر بەدەر نییە لە نەخۆشی. هەندێ نەخۆشی هەیە کە تووشی یۆنجە ئەبێت بڵێن هەندێکیان نەخۆشی کەڕووین، هەندێکیشیان نەخۆشی مێروین و لەگەڵ هەندێ نەخۆشی تریە. تەمان نەخۆشە کەڕوویەکان عادەتەن ئەگەر تووشی بوو تووشی گەڵاکەی ئەبێ گەڵاکەی بڵین پەڵەپەڵاوی ئەکا گەڵاکەی پەڵەپەڵاوی ئەکا باشتر وایە ئەگەر تووشی بوو دەرمانێکی کەڕووی وەکو تۆپاسین ئەو دەرمانانەی بۆ بەکاربێنی. بەڵام نەخۆشیە مێروویەکان هەندێک نەخۆشی هەیە کە تووشی ئەبێ یەکێ لەوانە بڵێن شیرینەیە نەخۆشی شیرینەی تووشە بێ ینی لە ڕاستیا ئێستا ئەگەر سەیری ئەم کێڵگەیە بکەیت بەڕاستی نەخۆشی شیرینەی پێوە دیارە کاتێک کە دەست لە یۆنجەکەەوە ئەدەی کاتێک کە بڵێن دەست وەکو شیلەیەکی پێوە ئەرکێ دوای ئەوە خاڵخاڵۆکەشی تایە لە هەر شوێنێکە کە خاڵخاڵۆکە هەبوو ئەمە ئاماژەیە بۆ بوونی شیرینە لە ناو ڕۆکەکە. لەم حاڵەتانە ئەنی ئەگەر شیرینەی هەبوو باشتر وایە بە دەرمانی بۆ بەکار نێنی چونکە خاڵخاڵۆکەکەشی لەگەڵا ئەکوژێ. ئەوە مێروویەکی تەواوە، ئەوە مێرووی تەواوی خاڵخاڵۆکەکەیە، ئەوە مێروویەکی تەواوە بەس ئەمەشیان کرمۆکەکەیەتی، ئەوە کرمۆکەکەیەتی سیرکە، ئەوە کرمۆکەی خاڵخاڵۆکەیە. ئەوە دوای ئەوە کە گەراکە دانێ گەراکە ئەتروکێ ئەبێ بۆ کرمۆکەیە، کرمۆکەکە کەس بڵێن ئەبێ بە مێرووە تەواوە، ئەبێ بەم مێرووە تەواوە. ئەمە مێروویەکی تەواوە بەس ئەوەیان کرمۆکەیە. بەڵام ئەگەر تووشی جۆرە قالۆنچەیەکەیە کە پێ ئەوترێ سوسەتجەت یا قالۆنچەی بڵێن شەوەر ئەمە خۆی قالۆنچەکە زەرەر نادا بەڵام کرمۆکەکەی زەرەر ئەدا و گەڵای یۆنجەکە ئەخوا. بۆیە لە حاڵەتێکە ئەگەر هەستت کرد بە بوونی ئەو مێرووە تایە باشتر وایە دەرمانی بۆ بەکاربێنی. بەڵام لە کاتی بەکارهێنانی دەرمانەکە تۆ ئەبێ احتیاتی خۆت لە دەستکێش و جزمە و ئەو شتانە وەرگری. اینجا دوای ئەوەش بڵێن ئاگاداری فترەی ئەمانی دەرمانەکە بی، دەرمانەکە فترەکەی بەسەر بچێت. اینجا تۆ یۆنجەکە بەکاربێنی بۆ ئاژەڵ. لە کۆتاییە ئەوەی کە ویسمان باسی کەین سەبارەت بە بەرهەمی یۆنجە یاڕوەکی یۆنجە نەخۆشیەکانی بوو. تەمان ئاماژەیەکمان کرد بە نەخۆشیە کەڕوویەکان نەخۆشیە مێروویەکان. ئێستا ئەوەی کە ماوەتەوە ئەم بڵێن ڕووەکە گوڵدارە مشەخۆرانەیە کە لە کوردستانە هەن کە یەکێ لەوان ئەم گیاخەیاتەیە حامول. تەمان لە کوردستانە چەند ڕۆکێکی تری مشەخۆر هەن کە ئەوانیش گیاخەیاتەیە گیاکەڵەیە دەمەکانەیە. گیاکەڵەکە زیاتر تووشی بڵێن عائیلەی باینجانی ئەبێ وەکو تەماتە وەکو باینجان وەکو تووتن و هەندێ ڕوەکی تریش. دەمەکانەکەش
زیاتر تووشی داربەڕوەکان ئەبێ بەو کەژانەوە هەیە بە حکمی ئەوەی کە تۆوەکەی مادەیەکی لنجی پێوەیە لە ڕێی باڵندەوە ڕێقنەی باڵندەوە لە ڕێی باڵندەوە ئەگوێزرێتەوە ئەلکێ بەلقی دارەکانە و بڵێن ڕووەکەکان تووشەکە درەختەکان تووشەکە ئەو لقەی کە تووشە بێ لەسەر و ئەو وشک بێتەوە ئەوەی لێرە کەمە بەسمانە ئاماژەی پێ بین ئەم ڕووەکی خەیاتەیە کە تووشی یۆنجە ئەبێ تەمەعاً پێش ئەوەی کە بابەتەکە باسکەین حەزەکەم باز لەوە بکەین کە ئەم ڕووەکە گوڵدارە مشەخۆرانە لەبەر ئەوەی کە مادەی کلۆرۆفیلیان تیانە ئەم مادە سەوزەیان تیانە خۆیان توانای دروستکردنی خۆراکیان نییە لەبەرەوە ئەبێ ئەو ڕووەکە کە تێوەی ئاڵێ خۆراک لەوە وەرگێ خۆراک لەوە وەرگێ جا هەندێکیان تووشی بەشە هەواییەکان ئەبن وەکو قەد و گەڵاو لقەکان و گوڵەکان هەندێکیشیان تووشی ڕێگەکانیان ئەبن ئەوانەیە کە تووشی ڕێگەکان ئەبن گیاکەڵەیە تەمەن لە ڕێگەوە تووشی ڕووەکەکان ئەبێ و خۆراکی لێوە وەرئەگرێ ئەوەشی کە تووشی بڵێن بەشە هەواییەکە ئەبێ قەد و گەڵاو ئەمانە ئەم دەمرکانەیە ئەدب دەبقی پێڵێن بە عەرەبی لەگەڵ ئەم گیاخەیاتەیە تەمەن ئەم گیاخەیاتەیە بەڕاستی گیایەکی زۆر زۆر خەتەرە بۆیە لە سەرەتاوە کە تۆ بیر لە چاندنی یۆنجە کردەوە ئەبێ بیر لە سەرچاوی یۆنجەکە بکەیتەوە بزانی ئەم سەرچاوەیە کە تۆ بەرهەمەکە یا تۆوەکەی لێ ئەکری باوەڕ پێکراوە یا باوەڕ پێکراو نییە ئێستا لە ڕاستیا لە بازارە ئەو تۆوانەی کە هەیە ئەوانەی کە بڵێن لە ئێران و یا لەم شوێنانەی دەوروبەرەوە زیاتر ئەوانە لەبەرەوەی کە لە بازارە کڕین و فرۆشتنیان پێوە ئەکرێت و لە شوێنێکی باوەڕ پێکراوە وەرناگیرێ زیاتر تۆوی ئەم خەیاتیان تایە کە خۆی مەفروزە لە کاتی دروێنا کە باسمان کرد تۆ یۆنجەکە دای ئەنێ بۆ دروێنە ئەبێ لە ئامێری تایبەتی بی بۆ ئەوەی هێڵێکێکی زۆر وردە بۆ ئەوەی تۆوی ئەم گیاخەیاتە لە تۆوی یۆنجەکە جیا بکاتەوە بۆ نمونە ئێستا لە بازارە تۆوی ئەسپانی هەیە بە 12,000 ئەمانە باوەڕ پێکراون هیچ عیبێکیان نییە بەڵام لە ڕاستیا تۆی ئێرانیەکان لەبەر ئەوەی کە لە بازارە کڕین و فرۆشتنیان پێوە ئەکرێ زۆر جار ئەم تۆوەی تێکەڵە بڵێن کە تێکەڵیشی بوو ئەتیادی لەگەڵ یا ئەڕوێتەوە هۆکارەکەشی کە وتمان لەبەرەوەی کەمادەی کلۆرۆفیل یا سۆزەمادەی تیانە ئەمە کاتێک کە تۆوەکە ئەکەوێتە خوار و ئێستا ئەگەر سیر بکەین ئەمە تۆوی کردووە ئەمە هەموو تۆوەکەیەتی تۆوەکە ئەکەوێتە خوارەوە کە پلەی گەرما و شێیەکی گونجاوی هەبوو گەشە ئەکا بڵێن دوو چەکەرە دەرئەکا یەکێکیان بەرەو ئەرزەکە ئەڕوا یەکێکیشان بۆ سەرەوە ئەڕوا ئەمەیان کە ئەڕوا بۆ سەرەوە بڵێن وەکو بڵێن میلی سەعات ئەسوڕێتەوە کاتێک کە بەر گیایەکەوێ بڵێن خۆی ئاڵێنێ لە گیاکەوە ئەم گەشە ئەکات ئەوەی تریان لە خوارەوە کە بەرەو ئەرز ڕۆشتووە وشکە بێت چونکە ڕێگی نییە مادەی کلۆرۆفیلی نییە هەتاکو خۆراک دروستکە بۆیە ئەمانە مژۆکی تایبەتی خۆی هەیە لەو شوێنە کە ئاڵاوە لە ڕووەکەکەوە مژۆکەکان وەکو دەزیەک ئەچەقێنێتە ناو ڕووەکەکەوە هەتاکو ئەگاتە ئاوەخۆرەی ڕووەکەکە بە تایبەتی ئەمانەش کە ڕێگەکان ناسکە ئەو ئاو خۆراکوشتە کە ڕووەکەکە لە ئەرزەوە هەڵی مزیوە و یا خۆی دروستی کردو بۆ خۆی لە جیاتی ئەوەی کە ڕووەکەکە بڵێن سەرفیکە لە گەشە و دروستکردنی تۆ و بەردەوامی ژیانی خۆیان ئەم لێی وەرەگرێت و ڕووەکەکە بەرەبەرە بەرە و لاوازبوون و بەرە و لەمان ئەڕوا ڕۆگەکە ئەکوژێ و لە ناوی ئەبا تەمەند بۆ چارەسەرکردنی ئەم گیاخەیاتەیەش وەکو باسمان کرد ئەبێت تۆوەکەت لە سەرچاوەیەکی باوەڕ پێکراوەوە دەستکەوت بێ حەدل ئیمکان بتوانی تۆوەکە وا لێ بکەی کە ئەم تۆوی گیاخەیاتەی تیانە بێن دووهەمیشیان لە شوێنێکە کە زانیت کە لە شوێنێکە زانیت لە کێڵگەیەکە ئەم هینەی تایە ئەم خەیاتەی تایە تۆ ئەگەر کەم بوو بچی لێکەیتەوە بیسووتێنی ئەو شوێنانە لێکەیتەوە بسووتێنی ئەگەر زانیشت زۆرە زانیشت زۆرە باشتر وایە نەوعێک دەرمان هەیە کە سووتێنەرە کە ئێستا لە ناو فەلاحەکانە بە سەوزی بڕی فەوری ناو ئەبرێم ئەمە جیهازی نییە ناچێتە ناو گەڵاکە و بچێتەوە ڕێگەکە فقط ئەو بەشەی کە بەری ئەکەوێ ئەی سووتێنێ ئەوەی لێبەی بۆ ئەوەی هەمووی بسووتێنێ بەڵام ئەمە هەوڵ بدە پێش ئەوەی کە گوڵ بکە بەسن بۆ نمونە سەیرەکە
ئەمانە سێرەکە ئەم تەرزانەی فڕیاوە تەرزەکە تەرزی وایان هەیە لەوانەیە مەترێ درێژ بێ مەترێک درێژ بێ کە هێشتا لەگەڵ ئەسڵەکە لێک نەبووتەوە بۆیە تۆ ئەو گرامۆکسۆنەی یا ئەو سەوزی بڕەفۆریەی بۆ بەکاربێنی نەک سەوزی بڕ ئەمەی کە جیهازیە ئەوی تریان کە سووتێنەری پێ ئەوترێ وەکو گرامۆکسۆن وەکو پاراگوات ئەمانە سووتێنەرن فقط بەشە سەوزەکە ئەسووتێنێ اینجا هەوڵش بدە ئەم کارە کە ئەنجامی ئەدەی پێش ئەوەی کە تۆوی کردبێ ئەمە تاکە چارەسەرە بۆ ئەوە وەرگرتنی تۆوەکە لە شوێنێکی باوەڕ پێکراوەوە بڵێن هەڵکێشان و فریان و سووتان نەک فریان سووتانی لە حاڵەتێکە ئەگەر توشبوونەکە کەم بێ لە حاڵەتێکی شا زۆر بێ ئەو گرامۆکسۆنەی ئەو قڕکەرە سووتێنەرەی بۆ بەکاربێنە بۆ ئەوەی بەشە سەوزەکەی بسووتێنێ پێش ئەوەی کە تۆ بکە دیسان چارەسەرێکی تریشی ئەوەیە هەوڵ بدەی زیاتر پشت بە چاندنی پایزە بی چونکە لە پایزە بۆ زستان زیاتر گیاخەتەکە لە ناو ئەچێ پێش ئەوەی کە تۆ بکات. هەرچەنە بابەتەکەمان باسی یۆنجە بوو بەڵام لە کاتی گەڕانمان یان لە نزیکی کێڵگەی یۆنجەکەوە چوونە ناو باخی برایەکەوە کە لە ڕاستیە تێبینی بوونی قەدەسمەیەک یا حەفارێکی زۆرمان کرد لە ناو باخەکە تەبعاً ئەمەش هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆچی هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ قالۆنچەیەکە ئەم قالۆنچەیە لە ساڵێکە تقریبن بە گوێرەی شوێنەکان لە ناوچە گەرمەکان هەتاکو و ناوچە ساردەکان بڵێن کە تووشی ڕۆکەکان ئەبێ بە تایبەتی هەڵوژە قەیسی قۆخ سێو هەندێکیشیان تووشی بڵێن گوێز هەنار هەمویان هەیەی بەڵام هەریەکە و قالۆنچەیەکی خۆی ئێستا لەم باخا بڵێن سێ و قەیسی تایە بە ڕێژەیەکی زۆر ئەو قەدەسمەی تایە ئەم قالۆنچەیە کاتێک کە لە بەهارە بڵێن کەشوهەوا گونجاو ئەبێ نێر و مێکەی دەرەچێ بڵێن وەرزی زستانەکەی بە شێوەی کرمۆکەیی لە ناو لقەکانە وەکو ئەیبینین لە ناو لقەکانە کە لەسەر دارکی لقەکە مادەی خەشەبەکە ئەژی زستانی بەسەر ئەبا کاتێک کە بەهار کەشوهەوا گونجاو ئەبێت نێرومەیەکە دەرەچێ بە تایبەتی لە مانگی پێنجە نێرومەکەی کە دەرچوو تەبعاً هەستیان پێەکەی بەسەر لقی دارەکانەوە لەو وەختە ئەتوانی دەرمانیان بکەی و ئەمانە هەیەە بە گوێرەی نەوعی بڵێن قالۆنچەکە هەیەە لە ساڵێکە دووسێ وەچەی هەیە هەرشیانە بە تایبەتی ئەوانەی کە تووشی گوێزوانە هەبێ لە 2 ساڵە بۆ نزیکەی 3 ساڵیش اینجا وەچەیەکی پێەکە یعنی ئەبێت تۆ چاودێری دەرچوونی مێرووی تەواو بکەی لە وەختا دەرمانی بکەی بەڵام ئەگەر ئەوەشت بۆ نەکرا کاتێکە بڵێن ئەدا لە ڕۆکێک یا لە درەختێک عادەتەن ئەچێتە ناو ئاوەخۆرەکەیەوە مادەدارکەکەی بڵێن کونەکە لقەکە لەو سەروشکە بێ عادەتیشی وایە دائیمەن بەرەو خوار ئەچێ عادەتەن تۆ ئەو لقانە ئەبێ کۆکەیتەوە بیان سووتێنین ینی ئەگەر لە ناو باخەکەشە فڕێدەی ئەو لەبەرەوەی کە لەسەر سلیلۆزی یا لە مادەی دارکەکە ئەژی سووری ژیانەکەی ئاسایی تەواو ئەکا جیلێکیکە پێگاتەوە بۆیە باشتر وایە تۆ ئەو لە قەوشکانە وەکو ئێستا کە لێرا ئەیبینی هەمووی کۆکەیتەوە هەمووی لە قەوشکەکان کۆکەیتەوە
بیان سووتێنی چووکە کە مایەوە ئەبێ بە نەواتێک بۆ ئەرەیەک سەرچاوەیەک بۆ ڕۆکەکە بۆ درەختەکانی تر کە تووشیە بێ تەبەن ئەمە تا ئەگەر سەیری لقەکان بکەی ئەگەر سەیری لقەکان بکەی ئەمە شوێنەکەیتی چاو لێیە ئەمە شوێنی دەرچوونەکەیەتی زۆر جاریش هەستی پێەکەی ئەگەر ڕێژەکەی کەم بێ عادەتەن ئەو شوێنانەی کە تووشی بووە ئەتوانی بە شتێک سواقی بی بڵێن نێڵی هەوا بچێتە ژوورەوە خەفەیکەی ئەشتوانی بەو شێوەیە یا جۆرە معجوونێکەیە معجوونەکەی لێدەی خەفەی ئەکا ئەیکوژێ بەڵام ئەتر بەو معجوونە بێ یا بە سووتانی لقەکان بێ یا لە کاتی دەرچوونی مێرووی تەواوە لە مانگی پێنجا دەرمانکردنی ئەمانە هەموو ڕێگە چارن بۆ چارەسەرکردنی ئەتر گرنگ وایە تۆ کاتێک کە هەستت کرد بە توشبوونی ڕۆکەکە لقەکان بێنی چاو لێ ئێسا ئەمانە هەموو لقی توشبوون ئەمانە هەموو لقی توشبوون و ئەوە کرمۆکەکەیە تایەتی ئەوە کرمۆکەکەیە ئەوە کرمۆکەکەیە تایەتی ئەمە عادەتی وایە بەرەو خوار ئەچێ تۆ ئەبێت لە شوێنێکە تقریبان چەند سانتیمەترێک لە خوار توشبوونەکەەوە بیبڕی و لقەکان بسووتێنی خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمجارەی بەرنامەکەمان هەتاکو ئەڵلقەیەکی تر و چاوپێکوتنێکی تر خوا حافیز سامی خواتان.